ئەو یەکێک بوو لە ڕووبارە گەورەکانی دو باڵەکایەتی ئەو هیچ بێ ڕووباری دۆڵی ڕووسی ئەوە ڕووباری دۆڵی ڕووسیە دوو سارە بەهۆی وشکە ساڵی ئەو ڕووبارە هیچی بەهۆی وشکە ساڵی بە هەزارە ماسی لەناو چییە دوو سارە ئیو هەیە ئەو کەسیش بەهانای ئەو پەنجە ماسی نەهاتیە ڕزگاریان کە ڕووباری نزیکتر هەیە ئەوتە ڕووباری گەورە ڕووباری باڵەکاتی ڕووباری گەورە هەر نەبی بگەین نوێندر تقریبا 20 گوندەکە گرفتی ئاویان هەیە دۆڵی ڕووسی ئاویان نیە بەتانچی ئاویان بۆری ئاوی خواردنەوەی نەما گۆمێنی ئەو ماسی هەم تێمەدینێ نەمانە وەختی خۆشێرکاوێ هەندی کانیاو لێبوون مامۆستا هەندی کانیاو لێبوون هەتانیوەی هاوینێ ئەو کانیاوانە هەندە ئاوە لێ دەرەبوو بە ئامێزێ بەخوا هەندە ئاوە ئەلعانە کە سابووی هێشکە سار ئاو نەمان داوا لە حکوومەتی هەرێمەکەین بیرە کیلۆ لێدان خوا هەر ناگری هەرە مەمنونی لێ بیرێ بەس عەدی خۆیان تەواو نەکرد نەگەی ئاوێ ئێستاک گوتان 200 متری لێدا ئەوە 140 لێدایان 130 تەواو لێ نەدراوە نەخۆ ئاوەکە باشا تێدا داوا لە حکوومەتی هەرێمەکەین دەگە چاوەکردوێ دابخشینی عیلاسێن لێ بکەن نەخۆ گوندەکە چۆ لەوی بەخواستووە هەموو شاری داروسەلام گویزان زرینگا دێگا شێرکاوە چۆن بارۆ ڕووبارە لەکنە ئاهیش ئەوڕۆ چوومە دیانە هیچک بووە دەکە بێ بەتانچی ئادێ بەتانچی شێتا لۆنی وەکمارە نەهاتیە یەکتان شادێویست هەندێک شەوادێ هەندێک پازە شەوانایە